لە کاتێکدا ئێستا لە عێراق موچەی مانگی 7 دابەش دەکرێت، بەڵام لە هەرێم هیچ ئاسەوارێکی موچەی مانگی 6 دیار نییە. ئەوەش نیگەرانی موچەخۆرانی بە دوای خۆی داهێناوە. ئێمەی فەرمانبەرانی مەدەنی مەبەستمە تەبعاً کە ژمارەیان ناگاتە 400,000 کەس، پێم وابێ هەمومان ئاواتە خوازین بەخوا لە کۆڵ حکوومەتی هەرێم بینەوە، ئەگەر وەزیری دارایی ئەڵێ بچن لە بەغاوەریگرین کاکە با بچین لەوان وەریگرین و ئێمەش نەجاتمان بێ. خاڵێکی تر کە ئەمە ئیشارەتی پێ بم، بەڕاستی حکوومەتی هەرێم بە فرۆشتنی نەوتی قاچاغ و بە نەوت بە پاڵاوگەکان و بە هەنێ بە زمۆڕەزمی تر کە هەوی خەڵکی هەرێم بێ ئەزانی ئەمانە چیان کردو و چیەکەن، لەگەڵ ئەو هەموو داهاتی ناوخۆیە نانەوتیە لە کامێرەکان، لە باج، لە وسوڵاتی خەستەخانەکان، لە هەموو فەرمانگەکان، لە گەشت و گوزەر باوەڕکە ئەتوانن پێم وابێ موچە بە زیادەوە بن. بەڕاستی ئەمە پێمان وایە ئەمە ئەسڵ و ئەساسی نیە و حکوومەتی هەرێمی کوردستان داهاتێکی باشی لە بەردەستایە کە نزیکترین با بڵێن لە دوانە فۆرمەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دوێنێ بەڕێوەبەری باج وتی کە زۆرینەی وەزارەتەکانی هەرێمی کوردستان پارەکانیان لە باج با بڵێن بۆ دابی نەکرێ، بەڵام کاتێک کە داوای با بڵێن موچیان لێکەی ئەڵێن بڕۆداوە لە بەغا بکە، کە ئەمەش بەڕاستی دووفاقێکی گەورەیە و پێمان وایە حکوومەت خۆی لەم بابەتانە دزێتەوە، ئەیەوێت بەغدا ناشرین بکە لەلایەن لەلای فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەینا بەڕاستی ئەمە قسەیەکی ناڕاست و درۆیە. پەرلەمانتارێکی عێراق دەڵێت نابێت بەرپرسانی هەرێم لێدوانی نابەرپرسانە بدەن و موچەی مانگی 6 لەسەر هەرێمەوە دەبێت لە داهاتی نانەوتی بدرێت. جەختیش دەکاتەوە تا هەرێم پابەندی تەواوی نەبێت بۆ بڕگە و مادەکانی بودجەی 2023 و ڕادەستکردنی داهاتە نانەوتیەکان بە شەفافی بودجەی هەرێم نانێردرێت. دەبێت حکوومەتی هەرێم تەواوی داهاتی نانەوتی ناوخۆ دەواازە سنووریەکان بە بەڵگە ببا بۆ عێراق، ڕقابەی مالی وردبینی بکە، قەنەعەت بکە کە ئەمە داهاتی ئەو 6 مانگەی ناوخۆیە کە داهاتی نانەوتیە. لە دوای پەسەندکردنی ئێمە پاکتاوێکمان هەیە بۆ ئەم 6 مانگە 2 تریلیۆن دینارمان بۆ هاتووە، تا 25 خۆمان نەوتمان فرۆشتووە. لە دوای ئەوە دەبێت لێکی بدەن چەندێک پارەمان دەکەوێتە لای عێراق بمان دەنێ و بە شەبوجەی مانگی 7 لە جێبەجێبوونی یاساکا بۆ بێت. ئەمە هۆکاری ئەوەیە کە لەگەڵ عێراق بە شەبوجەی هەرێم هاتنی دواکەوتووە. مەوزوعی موچە و سوال لەسەر موچە ئێستا لەم دووە پێویستە ئاراستەی وەزارەتی دارایی عێراق. وەزیری دارایی هەرێم ڕایگەیاند بۆ لەمە دووە پرسیاری موچە لە عێراق بکەن، ئەوەیش ناڕاستەخۆ کۆتایی هەرێم و دەسەڵاتەکەی دەسەلمێنێت و ئیدی ئەوان هیچ کارێکیان نەماوە. ئەوەش ئەنجامی ئابووری بەناو سربەخۆیە کە چەند ساڵە بانگەشەی بۆ دەکەن و دەستکەوتەکانی تەنیا بۆ خۆیان بوو، مەینەتیەکەشی بۆ خەڵک. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.